دەگوترێت کارگەی چەک لەم ناوچەیە هەبووە. بەڵێ دوای ئەوەی کە میر محەممەدی گرێجی بە هەموو سێکتەرەکاندا لەزمنەوەی برێن سێکتەری یاخودباری سەربازی بوو ئەوە بوو میر محەممەد لێرە وەستایەکی کارێزمە و لێهاتوو هەبوو بە ناوی وەستا ڕەجەب. دوو بۆچنێ دەڵێن هەندێک دەڵێن خەڵکی ڕواندز بووە، بەڵام بۆچین کەش دەڵێن خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات بووە مەهابەت. بەحکمەوەی لێرە وەستا ڕەجەب کەزانی ینی وەستایەکی لێهاتوو کارێزمەیە ڕاستەوخۆ بانگشتی دەکات و ڕاستەخۆی دێنێ بۆ مەبەستی یاخود شارەزابوونی دروستکردنی کارگەی چەک دەینێرێتە رووسیا لە ئەزەربایجانی رووسیا ماوەیەک لەوێ دەبێت فێری برێن شێوازەکانی دروستکردنی تۆپ و گوڵە تۆپ دەبێت لە پاشە دوای ئەوەی کەوە فێری ئەو برێن سنعەتی یاخود برێن ئەو پیشێ بوو ڕاستەوخۆ دەگەڕێتەوە ڕواندز. ئەمیر محەممەد بڕیار دەدا کە کارگەیەکی چەک لە ڕوانزی جاران کاولۆکان لە خوارەوە بەڵێ لەوێ دامەزرێنی. ئینشاڵڵا ئەگەر دەرفەت بێت سەردان دەکەین بەڵێ مێژونووسان ئاماژە بۆ قەبارە و یاخود برین زیاتر ژمارەی تۆپەکان دەکەن. هەندێک لە مێژونووسان دەڵێن ژمارەی بەتایبەتی لە کتێبەکەی حوسێن حوزنی میرکوریانی مێژوو میرانی سۆران باس لە 222 دانە تۆپ دەکات کە وەستا ڕەجەب لەو کارگەی بەرەم هیناوە. نووسێرش تریش دەڵێت کە ناوی دکتۆر کاوس قەفتانە ئاماژە بۆ دەکات کە دەڵێ 300 دانە تۆپی دروست کردووە، بەڵام هەندێک نووسەری تکەش دەڵێن لە خوار 200 بۆی بۆ چونەکان جیاوازن لە ڕووی ژمارەیان زۆر بە بەڵێ ئەوەشیان کەەوە هۆکارێک بوو بۆ ئەوەی کەەوە زڵەی حکومڕانی میرنشین سۆران بەهۆی لایەنی سەربازی پێگەکەی فراوانتر بکات.